ڕۆژێکی نوێ و هەمان چیرۆشی ئایندەیەکی نادیار بۆ پەنابەرانی ناوجەرگەی بوداپێست. ڕاکردن و هەوڵدان بۆ پەیداکردنی خواردن و ئاو دۆزینەوەی ڕێگەیەک بۆ ڕزگاربوون لەو گەشتە سەختەی لە وڵاتانی وەک سووریا و عێراق و ئەفغانستانەوە کردویانە بۆتە کاری ڕۆژانە. هاوڵاتانی هەنگاریا هەرگیز پێشبینی ئەویان نەدەکرد کە بڵاوبوونەوەی توندوتیژی لە عێراق و سووریا بەم شێوەیە کاریگەری لەسەر ژیانی ئاسایی ئەمان هەبێت. بۆیە بەسەر سوڕمان و بەزەیی و هەندێک جاریش ناڕەزایەتیەوە تەماشای بارودۆخەکە دەکەن. لەگەڵ هاتنی ڕۆژێکی تر و نەبوونی شەمەنەفەر بۆ گەشتە نەمسا، پەنابەرانی ناوجەرگەی بوداپێست بیریان بە ڕێگەیەکی تر کردەوە. دوای کۆبوونەوەیەک و ڕێخستنیشی بەپەلە بڕیاریاندا بەردەوام بن لە ڕێکردن. کاتژمێر 12 نیوەڕۆیە هاوڵاتیان یا پەناخۆیاخ و پەنابەرانی نوێزگەی شەمەنەفەری سەرەکی لە بوداپێست بڕیاریاندا کە بە پێ بەرەو نەمسا بڕۆن. ڕێگاکە چەند دوورە، ڕێگایشی دوورە، بەڵام چیتر نانەوێت چاوەڕێ بکەن و نانەوێت لێرە بمێننەوە و ئەمە گەورەترین قەیرانی پەنابەریەکە ڕوبەرووی هەنگاری ئەوروپا دەبێتەوە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە. ئەگەر ببینی ژمارەیەکی زۆر چەند هەزار کەسێک دەبن کە بە پێ بە شەقامێکی سەرکی بوداپێستا دەڕۆن، بە هاوڵی ژمارەیەکی زۆر لە پۆلیس هەم لە سیاری پۆلیس هەم لە پۆلیسەکان خۆیان دەڕۆن. ژمارەیەکی زۆر کوردیان تێدایە. قسەمان لەگەڵ هەندێکیان کردو، هەندێکیان لە سووریا ئەوە کوردی سووریا و هەندێکیان کوردی لای خۆمانن هەرێمی کوردستان. ئەگەر ئێستاش تەماشا بکەین دەبینین کە بە شێوەی کە ژمارەیەکی زۆریان بە شەقامەکان بەسەر شەقامەوە بەسەر شۆستەکانە دەڕۆن. پەنابەرەکان کەندێکیان وێنەی ئەنجەلا مێرکڵی ڕایشکاری ئەڵمانیان بەرز کردبەوە، دەڵێن نامانەوێت چیتر لە هەنگاریا بمێنینەوە و بۆیە بەپێ دەچینە وڵاتی نەمسا بۆ گەشتن بە وڵاتانی دیکەی ئەوروپا، بەتایبەت ئەڵمانیا. هەرچەندە پۆلیس ڕێگەی لە کەس نەگرت و هاوڵی خەڵکەکان دەکرد کە هەر زوو گەیشتنە شەقامێکی هێڵی خێرا کە بوداپێست دەبەسێتەوە بە ڤێنای پایتەختی نەمساوە. لەگەڵ هاتنی شەو و زیابوونی مەترسی سەر ژیانی پەنابەران لەسەر شەقامە خێراکە، هەنگاریا بڕیاریدا کە پاسی تایبەت بنێرێ بۆ گواستنەوەی پەنابەرەکان بەرەو سنووری نەمسا. تاوەکو کەی و چۆن ئەوروپا چارەسەرم قەیرانە دەکات، دەبێت چاوەڕوانی گۆڕانکاریەکان بین. سەرحارس NRT بوداپێست.